کار نەکردن بە سازان و تەوافق لە یەکلاکردنەوەی هەندێک بڕیار و پرسی گەورە لە عێراقدا بەلای بەشێک لە فراکسیۆن و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەوە زەنگێکی مەترسیدارە بۆ ئایندەی سیاسی وڵاتە. لە هەفتەی ڕابردووشەوە بەهۆی لادان لەو بنەمایە فراکسیۆنە کوردیەکان بایکۆتی دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەرانیان کردووە. کورد بەشداری نەکردووە لە دیموکراسیەتی زۆرینە و کەمینەدا. ئەگەر لە ئێمە لەسەر بنەمای دیموکراسیەتی زۆرینە و کەمینە بین ناتوانین بەشدار بین لە ناو پرۆسی سیاسی عێراقیدا. ئێمە لەسەر ئەساسی دیموکراسی فیدراڵی و مەبدەئی تەوافقی بەشداریمان کردوێتەوە. بەڵام دەبینی ئێستا ئەو بڕیارانەی کە لە ناو پەرلەمانە دەرئەچێ بەداخەوە بڕیاری زۆرینە و کەمینەن. بەداخەوە هیچ تەوافقێک نییە لە ناو پەرلەمانی عێراق و هەتاوەکو ئەم لەحظە هیچ تەوافقێک نەماوە کە بڵێن ئەمە تەوافقە لەبەر ئەوەی پەرلەمانی عێراق ئەو کوتلانەی کەوا زۆرینەن لە پەرلەمانی عێراق لەگەڵ ڕئاسەی پەرلەمانە تەنسیق ئەکەن ئەو قانونانە ئەو پرۆژانەی کەوا بیانەوێ بڕوات بەڕێ ئەکەن. بۆ نمونە قانونی حەشدی شەعبی لە ماوەی 2 ساعتە تەواویان کرد و بەڕێیان کرد. تەنها نوێنەرانی کورد نین کە داوای پەیڕەوکردن و پابەندبوون بە سازان و ڕێککەوتن دەکەن لە دەنگدان لەسەر بڕیار و پرۆژە یاساکان. بەشێک لە فراکسیۆنەکانی تریش لادان لەو بنەمایە وەک هێڵێکی سوور ناو دەبن. لغة التوافق ومنطق التوافق هو الذي الأصلح لمصلحة البلد. زمان و لۆژیکی سازان چاکترینە بۆ بەرژەوەندی وڵات. بنەمای تەوافق پێچەوانەی دەستور نییە. ئەگەر پێچەوانەی ڕێکەوتن بڕیارەکان دەربچن ئەوەی لە وڵاتدا دروست دەبێت مەترسیدار دەبێت. التوافق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا پرۆژە بڕیاری ڕەتکردنەوەی ڕیفراندۆمی هەرێم بە زۆرینە دەنگی لەسەر دراوە و سازانی تیادا پێشێل کرا. هەر ئەوە شوای کرد لەسەر یاسای کۆمسیۆنی هەڵبژاردنەکان مشتومڕ بکەوێتەوە. ئەم خۆت زیینەوەیە لە ڕێککەوتن مەترسی خستۆتە دڵی ئەوانەی چاویان لە ئارامی ئەم وڵاتەیە. ئەم عێراقی نوێیە 14 ساڵە وا بنیادنراوە هیچ بڕیارێکی بەبێ ڕێککەوتن و سازانتیادا نەدرێت. لە ئێستادا هەر هەڵوێستێک پێچەوانەی ئەوە ببیندێت پێشبینیکردن بۆ چارەنووسی ئەم وڵاتە قورستر دەکاتەوە. سامان کەریم کورد چاد نیوز بەغداد.